ئەو کاتت باش و بەخێر هاتی بۆ وانەی فێربوونی زمانی سویدی. بۆ ئەو کەسانەی کە ئێسەفی دەخینن، لەوانەیە باسی نووسینی نامە دەکەم. چۆنیەتی نووسینی نامە att skriva ett brev. Skriva نووسین، brev نامە. Att skriva ett brev. ئەوانەی ئێسەفی دەخینن پێویستە دوو جۆر نووسینی دوو جۆر نامە بزانن. یەکەم جۆریان پێی دەڵێن نامەی فەرمی، واتە نامەی ڕەسمی کە دەنێری بۆ دام و دەستگاکانی دەوڵەت. بە سویدی پێی دەڵێن فۆرمێلت بریڤ. Ett formellt brev. فۆرمێل واتە فەرمی، هەر وەکو کوردیەکەیە. ڕەنگە زۆرجار پێویست بی بزانی کو نامەی دەنێری بۆ میگرەشۆنسڤێرکێت. میگرەشۆنسڤێرکێت لە دوو وشە پێک دێ. وشەی ڤێرکێت واتە دەستگا یان دەستگە، و وشەی میگرەشۆن واتە کۆچکردن. پاشان ئەو ئێسە کە لە مابەینی ئەو دوو وشەیە، دوو وشەکە بەیەکەوە دەبەستیتەوە، دەلکێنی. بە کوردی چی پێ دەڵێن؟ دەستگا یان دەستگە. دەستگە یان دەستگا، زۆر کەس دەڵێ دەستگا. کۆچکردن بە کوردیش لە جیاتی ئەو ئێسەی پیتی ئی، دەستگای کۆچکردن، میگرەشۆنسڤێرکێت. ئەگەر ویستت نامە بنێری بۆ میگرەشۆنسڤێرکێت، پێویستە نامەکە فۆرمێلت بی، نامەکە فەرمی بی. ئەوە یەک لە جێگایەکان. ئەگەر داوات لێکرا نامە بنێری بۆ نەخۆشخانە، شوکهوسێت یان خوکهوسێت، ئەو کاتیش دەبی نامەکە فەرمی بی، فۆرمێلت بی. وەکو دەبینن شوکهوسێت ئەویش لە دوو وشە پێک دێ. شوک واتە نەخۆش، هوسێت واتە ماڵ یان خانە، بە کوردیش نەخۆش خانە. ئەگەر پێویست داوات لێکرا نامە بنێری بۆ سکوولان، خوێندنگە، ئەویش دەبی فۆرمێلت بی، فەرمی بی. یان ئەگەر داوات لێکرا نامە بنێری بۆ فۆرەتاگ، فۆرەتاگ واتە کۆمپانیا یان شەریکە، فیرمە، ئەو کاتیش دەبی نامەکە فۆرمێلت بی، فۆرەتاگ. ئەوانەش هەندێک لە فۆرەتاگەکانن کە لە سوید هەنە. بێگومان زۆر لەوانە ڕەنگە بناسیەوە بە سیمبۆلەکانیان. ئەو جارەی دێینە جۆرەکەی دیکە لە نامە کە پێی دەڵێن ئەو فۆرمێلتە تەنیا دوو پیت لە پێش فۆرمێلتەکەی دانەی دەبیتە ئینفۆرمێلت. ئینفۆرمێلت واتە نافەرمی، فەرمینە نافەرمی. بە کوردیەکەش هەر لێرە ئین، لێرە نا، هەر وەک یەکە. نامەی نافەرمی ئەو نامانەنە کە دەیان نێری بۆ هاوڕێ و خزم و ناسیارەکانت. ڤێنەر ئۆک بێکانتە، سلێکتینگەر خزم. واتە ئەگەر داوات لێکرا نامەک بنێری بۆ یەکێک لە هاوڕێیەکانت، یەکێک لە ئەندامی خێزانەکەت، نامەکە دەبی نافەرمی بی، ئینفۆرمێلت بریڤ. لێرە ئەمن دەست پێ دەکەم بە نووسینی یەکێک لە نامە نافەرمیەکان، ئینفۆرمێلت.
با بزانین دەستپێکی نامەکە کووە، کۆتایی نامەکە کووە، ناوەندی نامەکەش کووە. بێگومان لە کاتی نووسینی نامە بۆ نامەی نافەرمی دەتەوێ هەواڵێک بگەینی، یان دەتەوێ شتێک بجێڕیەوە، یان دەتەوێ تەنیا بپرسی بزانی ئەو کەسە تەندروستی کووە، کو نییە، خۆی و خێزانەکەی کو دەژی و چ دەکا. بێگومان دەست پێ دەکەی بە سڵاوکردن. سڵاو لێرانە نووسیتم سڵاو و ناوی کەسەکەی دەنووسی. لێرە ئەم نووسم هەی ڕۆنیا، واتە ئەو کەسەی نامەی لۆ دەنێرم ناوی ڕۆنیایە، کەواتە هەی ڕۆنیا واتە سڵاو ڕۆنیا. پاشان لە لای دەستی ڕاست لە سەری سەرەوە نووسیتم 2018 10/02 2018 لێرانە ئەو تیەیە مانگەکەیە، مانگی ئۆکتۆبەر 2018 بێگومان ساڵەکەیە، دووش واتە 2 مانگی دەی ساڵی 2018. ئەوە جۆرە نووسینی بەرواریان مانگ و ساڵەکانە. پاشان کە ئەوەم نووسی لێرانە دەنووسم هور ئار دێت، هورەیە دێ واتە کوی چۆنی لە چیای یان لە چیدای. دەتوانی لە جیاتی هورەیە دێ بنووسی هور مۆر دوو، ئایا تەندروستیت کووە، کوی باشی، چۆنی، هەر یەک شتە. کەواتە بە هەوەسی خۆت، بە کەیفی خۆت، بە دڵی خۆت کامەی دەنووسی هەر ڕاستە. پاشان دەنووسین Jag hoppas att allt är bra med dig. Jag hoppas att allt är bra med dig. هیوادارم هەموو شتێک باش بیت بۆ تۆیان لەگەڵ تۆیان. هیوادارم هەموو شتێک باش بیت. Jag hoppas att allt är bra med dig. بێگومان لێرە دەتوانی لە جیاتی بنووسی مێدەی، دەتوانی بنووسی Jag hoppas هیوادارم att allt är bra هەموو شتێک باشە med dig och din familj بۆ تۆ و خێزانەکەت، خانەوادەکەت، یان بۆ تۆ و منداڵەکانت، dig och dina barn بۆ تۆ و دایک و باوکت، dig och dina föräldrar. ئەوە بەوەی دەگۆڕێ ئەو کەسەی نامەکەی بۆ دەنێری چێە و خێزانەکەی چێە. ئەو جە پاشی هەنجی دەتوانین بنووسین باسی خۆت دەکەی لێرە کە پرسیت لە کەسەکە کووە کو نییە، ئێستا دەڵێ Jag mår bra och har börjat studera. ئەمن باشم یان من باشم و دەستم پێ کردووە بە خوێندن، دەستم بە خوێندن کردووە. ئەمن باشم و ئێستاش دەخینم. ئەمن باشم و من باشم و دەستم بە خوێندن کردووە. لێرە Jag mår bra och har börjat studera. دەتوانی بڵێ Jag mår bra och har börjat jobba. دەستم بە ئیش کردیە. یان بزانە چت کردیە، دەتوانی ئەو جێڕانەوەی بکەی. ڕەنگە بڵێ چوویمە شارێکی نوێ. بزانە دەتەوێ
چ زانیاریەک بگەینی بە کەسەکە. ئەوجە پاشان دەڵێ نو واتە ئێستا لاسەر یا ئێسفی کوش بێ واتە دەستم کردووە ئێستا من سویدی دەخوێنم لە کۆرسی بێم. ئەوە یەکێک لە زانیاریەکانە کە دەتەوێ پێشکەشی بکەی بەو کەسەی. نو لاسە یا ئێسفی کوش بێ، یان دەڵێ ئێستا من بە تەمامە گەشتێک بکەم یان سەفەرێک بکەم. ڕێسە تیل هێملاندێت یان تیل فرانکریکە، بە هەوەسی خۆت دەجێڕیەوە. لە پاشان ئەگەر هیچ زانیاری دی نەتەوێ پێی بڵێ یان دەتەوێ نامەکە کورد بی، دەڵێ هۆپاس ئات وی سیەس سنۆرت. هۆپاس ئات وی سیەس سنۆرت، هیوادارم بەو زوانە یەکتر ببینین، یان هیوادارم بەو زوانە چاومان بە یەک بکەوی، یان هیوادارم بەو زوانە سەردانم بکەی. بە هەوەسی خۆت کامەی دەنووسی. لە پاشان کە زۆر گرنگە دەڵێ هیلسنینگار یان دەڵێ کرام، واتە لەگەڵ ڕێز و سڵاو پاشان ناوی خۆت دەنووسی. هیلسنینگار پوشپەر من ناوی خۆم نووسیە، ئەتوش ناوی خۆت دەنووسی. ڕەنگە زۆر باش بی ئەگەر ژمارەی تەلەفۆنەکەشت بنووسی، ڕەنگە ئەو کەسەی نامەی لۆ دەنووسی ژمارەکەی توی بزر کردبی یان لای نەمابی، زۆر باشترە ناونیشانیشت بنووسی. ئەگەر بنووسی ئەوە دەکەویتەوە سەرەخۆت دەتەوێ نامەکە کۆتایی پێبێ. لێرە ئەمن کۆتایی بەوانەیە دەینم